لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 593 لواني كاين تفسير القرآن بيروز بيمو خزمتان ومبستي رزامندي رب العالمين وهبادان ما يؤازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون. بەڵێ خۆشەویستان دیارە وەکو لەوانەیە ڕابردوو لە خزمەت دوو ئاتی پێش ئەو ئاتە بووین کە خوای گەورە باز لە سونەتی خۆی دەکات لە تەعامل لەگەڵ بەندەکانی کاتێک کە دەفەرمی لە پێش ئەو ئاتە بە دوو ئات کە عیلاقە بەو ئاتە هەیە دەفەرمی لە پێشە تویە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەرانمانان لە بۆ قەومەکانیان بەڵام کاتێکەوان بە درۆیان زانین ئیمانیان پێنەهینا خوای گەورە دەفەرمی سزامان ناردە سەریان عەزابمان ناردە سەریان بەڵاو موسیبەتمان ناردە سەریان تاوەکو تەضەڕوع بکەن تاوەکو ملکەتی نیشان بدەن تاوەکو بگەڕێنەوە سەر فیترەتی خۆیان تاوەکو تەوبە بکەن و پەشیما ببنەوە. لە ئاتی دواتر فەرمووی کاتێکەوە موسیبەت هاتە سەریان لە جیاتی ئەوەی تەضەڕوع بکەن و بگەڕێنەوە بەڵکو وایان نەکرد زیاتر دڵیان ڕەق بوو شەیطانش کار و کردەوە کە خراپەکانی زیاتر لۆ ڕازاندنەوە. ئیتر لە نەتیجەدا کە ئەو تەئدیبەی رب العالمین بە ناردنی موسیبەت نەتیجەی نەبوو لە سەریان نەبووە مای گەڕانەوە سوودیان لێ وەرنەگرت کە وەکو گوتمان بەڕاستی ناردنی موسیبەت وەکو پەیامێکە لەلایەن رب العالمین کەوا ئەی بەندە بگەڕێەوە بەڵام کە ئەو نەگەڕاوە فلما نسوا ما ذكروا به کەواتە پشتیان تێکرد لەو پەیامانەی خوای گەورەکەوە خوای گەورە ویستی پێی ئاگاداریان بکاتەوە فتحنا عليهم أبواب كل شيء دەرگای هەموو خۆشیەکمان لێکردنەوە بەڵام نەک لە بۆ ئەوەی بە یەکجاری ڕابێرن و بە یەکجاری واتە خوای گەورە وازیان لێبین لەو خۆشیانە نا حتى إذا فرحوا بما أوتوا هەتا وەکو گەیشتنە ئەو حەدەی زۆر دڵیان خۆش بوو هەڵخەڵەتان بەو خۆشی کە تێیدان هەتایە بەتران بوون خۆیان لەبیر چوو ئەخەذناهم بەغتە ئەو دەفەرمی لە ناکاوێک عەزابمان هاتە سەریان فإذا هم مبلسون. ئیتر لەو حاڵەتەی کە عەزاب هاتە سەریان ئەوان چ بوو حاڵەتیان کو بوو مبلسون ئایسون بێهیوا بوون لە نەجات بوون بالفعل کەسێکەوە عەزابی خوای گەورە بێتە سەری لەو حاڵەتەی هیچ قووەتێک نییە نەجاتی بدە. بەڵێ فەلەما نەسوا ما ذوکروا به وەکو وتمان نەسوو بە معنای تەرک و ئیعراض دێ واتە کاتێکەوە ئەوەی ما ذوکروا به واتە لەو موسیبەت و بەئسا و ضەڕائی کە هاتووە سەریان پند و ئامۆژگاریان لێ وەرنەگرت بەڵکو پشتیان لێ کرد هەر لە بیریشیان چووکەوە ئەوە پەیامی رب العالمینە و پێویستە پند و ئامۆژگار لێ وەربگرن کاتێکەوە پشتیان تێکرد و پند و ئامۆژگاریان لێ وەرنەگرت فتحنا عليهم أبواب كل شيء لە هەموو خۆشیەک و لە هەموو ناز و نیعمەتێک لە سیحەتی خۆش لە سبحان الله لە با بڵێن فراوانی لە ماڵ و منداڵ لە مرتاحی لە ئەنواعی خۆشی کە ئەوان چاوەڕوانیان دەکرد بەڵام نەک لە بۆ ئەوەی کەوا خوای گەورە خۆشیان دەوێنە وەکو ئیستدراجێکە وەکو جەڵە و شلکردنێکە تا وەکو کە عەزابیان دێتە سەری لەو پەڕی خۆشی ئەو پەڕی قورسبی لەسەر دڵ و دەرونیە چونکە ئینسان لە کاتی ناخۆشی لە کاتی ناخۆشیدا لەوانەیە با بڵێن بەخۆی هەر لە ناخۆشی و لە موسیبەتدا لەوانەیە پێخۆش بە ئەسڵەن بمری
لەوانەیە پێخۆش بێ عەزابێک بێتە سەری لە ناوی ببە بەڵام لە کاتی خۆشی بە پێچەوانەوە وەکو دەڵێ بەدەدەستان ئەو ژیانەی گرتیە لەو خۆشیەدا کاتێک کە عەزاب دێت سەری وەقع و ئەسەر و شوێنەوارکە زۆر لە سەریان قورس و ناخۆشە. ئیتر خوای گەورە دەفەرمێ فتحنا عليهم أبواب كل شيء کاتێکەوە بابرێن پند و ئامۆژگاریان لە پەیامەکانی رب العالمین وەرنەگرت هەم لە پەیامی پێغەمبەرانیان عەلەیهی سڵاو وسەلام هەم لە پەیامە قەدەریەکەی خوای گەورەکەوە موسیبەتات سەریان سبحان الله يعني ئەو سنەتی خوایە لە تەعامل لەگەڵ ئومەمەکان کەوا پێویستە ئینسان پەندی لێ وەربگری کە موسیبەت و ناخۆشی دات سەر ئەو پەیامێکی خوایە کە بگەڕێەوە ئەگەر هەر نەگەڕایەوە دەرگا خێری لێ بۆ بزانەوە ئیستدراجە بزانەوە جڵە و لۆشلکردنە حتى إذا فرحوا قلت ما فرحوا زانان دفن فرح بطر ومرح كواتا بشويك بطران بون خوان لبير تسو لسنور درتسون حتى إذا فرحوا بما أوتوا بو بتسب أو بطراني أو تكبروا أو خوب زلزانين يعني لو درزبو بما أوتوا بوي كوا بيان بخشرا وان زاني أو بلغي لسر خوشويستي خوا بلغي لسر ويكوان مرغوب الله إخوائي قولي لويا أو هم مشتاق براستي أو خالشي زور قرنقا براستي نازو نعمتكاين دنيا بهيد شيويك بلغانية لسر خوشويستي خوا لبو بنده بلكو وكو خواهي قول لسندين زيقا باسي كردي وبياني كردي خوشيو نازو نعمتكاني دنيا خواهي قول بمسلمان وكافري دبخشي ئەوەی پێی دەبەخشی هەر ئیبتیلا ئەوەی پێی نابەخشی هەر ئیبتیلا و تاقیکردنەوەیە ئیتر تەماشا دەکەی قارونێکی مجریم خوای گەورە ئەو هەموو مڵکەی پێدەبەخشی پێغەمبەرانیش عەلەیهیم سڵاو وسەلام بەعام تاکتاکیان هەبووەکەوا دەوڵەمەند بووبی کەواتە ئەوە مقیاس نییە بۆ خۆشەویستی خوا سوبحانەه وتەعالە ئیتر کاتێکەوە دەرگای خۆشەکانی لێ دەبێتەوە هەندەی دیکە لە خۆ دەردەچەن تەکەببوڕ دەیانگری بەتران دەبن بەو ناز و نعمەتانەی خوای گەورە کە پێیان بەخشرا لە ناکاوێکدا ئەخەذناهم بەغتە لەو پەڕی قیممەتی قووەت و خۆشی و ناز و نعمەتدا خوای گەورە دەفەرمی بە عەزابێکی تند لە ناکاو دەیان بینەوە ئەخەذناهم وەکو زاندف بالعەذاب المستەئصل بە عەزابێکی وا بنبڕیان بکات لە ڕەگ و ڕیشاڵەوە دەریان بینی بەغتەتەن فجأة بەبێ مقدمات سبحان الله فإذا هم مبلسون إذا كوك زان دفنوا فجائية لو حالتك عذابك تسر فجأة عذاب ديت سريان أوانج يكسر مبلسون واتا أو ذا حسرت دتشي مأيوس لوي هز يزود صلاتك بكوا بهانا بفعليش أو هكذا بهانينا وكرازي دلي أهل معاني دلن وإنما أخذوا في حال الرخاء والراحة ليكون أشد كاتێکەوە لەو پەڕی خۆشی عەزاب دێتە سەریان تاوەکو وەقعی عەذابەکەی شوێنەواری عەذابەکە زۆر لە سەریان توندبی تاوەکو حەسرەت بچێشن لەو هەموو خۆشیکەوە لە دەستیان دەچی ئیتر لەو حاڵتێک کە عەذاب دێتە سەریان و ئەوانیش مەئیوسن لەوەی هیچ هێز و دەسەڵاتێک هەبی بەهانایان بێ فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين فقطع دابر القوم الذين ظلموا إتل دوايا برا أو كسظالمانا والحمد لله رب العالمين حمد سنال بو أو ذاتك وبروردگاري جهانيانا بله فقطع دابر القوم الذين ظلموا ليردا دفرمي دوايا برا كسانيشي ظالم كواتا أولا نافر فقطع دابرهم فقطع دابر القوم الذين ظلموا إبرازي دكا صفتي أو كسانة الظلم بو صفتي أو كسانة الظلم بو أو ذا ظلم بمعنى بابلين بهردو معنى ظلم كردن للروانجي بنداتيان لبو خواب ويكوا شريكان لبو خواب الرياضة والعياذ بالله كوا قورترين ظلم إن الشرك لظلم عظيم وكل سورة اللقمان دهاتي قورترين ظلم أو كوا شريك لبو خواب الرياضة وهروها پاشانی ظلمی تر ئەوەیە کەوا هەر گوناه و تاوانێک دەکەی ئەو زولمێک لە نەفسی خۆتی دەکەی بەوەی کەوا معڕەزی دەکەی لۆ سزای رب العالمین و هەروەها زولمی بەندەش لە بەندەکانی تر ئەویشیان قەزیەکی زۆر زۆر گەورەیە ئەو زولمەیە کەوا بەڕاستی خاک با بڵێن وڵات و
کۆمەلگا و خێزان ترک و پێک دەدا و وێرانی دەکا وەکو قاعیدەیەک کە وەکو ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بای ڕازیبی دەفەرمی بەلەغەنی لە کتابی خوای گەورە دەفەرمی بەلەغەنی ئەنە الظلمە تخەریب البیوت پێم گەیشتێ لە کتابی خوای گەورە زوڵم ماڵ کاول دەکا ماڵ کاول دەکا وڵات کاول دەکا کۆمەلگا کاول دەکا و عەدالەتیش بەعەکسەوە عەدالەت مەڕاستی مایەی ئەمن و ئەمانە سەمامی ئەمانی ئەو وجودەیە خوای گەورە سوبحانەه وتەعالا زوڵم قبول ناکە کەسی مەزلومیش کاتێک کە هانا دەباتە بە ڕەب العالەمین خوای گەورە بە هانای دێ وەلەو بەعدە حین وەکو لە حەدیثەکەی هاتیە ئیتر خوای گەورە دەفەرمی ئەوە سزای کەسانێکی زاڵمە کە بەو شێوەی تەعاملیان لەگەڵ دەکەین پەیامیان لۆ دەنێرین لە ڕێگای پێغەمبەران و عەلەیهیمۇ الصلاة والسلام هەر ئەیمانیان نەهێنا پەیامیان لۆ دەنێرین بە قەدەری خۆمان کە موسیبەتیان دێنینە سەری تاوەکو بگەڕێنەوە بەوەش هەر نەگەڕانەوە ئەو جا چڵێویان لۆ شل دەکەین تاوەکو لە ناکاوێک سزای خوا بێتە سەریان خوا پەناماندا کەواتە ئەوە عاقبەتی زوڵمە چ زوڵمێک بەمانای شەریک بڕیاردان لە بۆ خوا وەالعیاذ بالله و بە درۆزانینی ئاتەکانی خوای گەورە چ زوڵمێک بۆی کەوا لە عیباد و لە بەندەکانی خوا بکەی بە تەئکید خوای گەورە قبولی ناکە یعنی هەتا فەرق لە بینی ئەو دوو زوڵمەی ئەو زوڵمەی کەوا لە بینی خۆت و خوایە کە مەسەلەی شیرکە وەالعیاذ بالله کە گەورەترین تاوانە بەڵام کاتێک کە دەگەڕێەوە خوای گەورە لێت قبول دەکات بەڵام زوڵمێکەوە لە بەندەکانی خوات کردیە ئیلا دەبی حەقیان بدەیەوە یان دەبی ڕازیان بکەی ئەگەر نا خوای گەورە لە دنیا و لە قیامەت حەقەکەت لێ وەردەگریتەوە خوا پەناماندا فقطع دابر القوم الذين ظلموا ئیتر بەو سزای کە خوای گەورە دەینێتە سەر کەسارێکی زاڵم سزایەکی وە لە ڕەگ و ڕیشاڵ و دەریان دەینی دەفەن فقطع دابر القوم الذين ظلموا دابر معنای دوابڕایان دەکا بالضبط بە کوردی واتە کۆتاییان لێ دەبڕێ هیچیان نامێنێ فقطع دابر القوم الذين ظلموا یاخوتان دێک لەزان دەفەن دابر بەمعنای ئەسڵیان نامێنێ والحمد لله رب العالمين أو زاد فرمي حمد سنا لبو الله سبحانه وتعالى كپروردگاری زیانیانە کەواتە لە دوای ئەوەی کەوا دەفەرمی عەزابێکی وای هینا سەر کەسانشی زاڵم دوایان بڕا حەمد و سەنا لە بۆ ڕەب العالەمین لەسەر ئەوەی کەوا بەو شێوەی تەعاملی لەگەڵ بەندەکانی کردو کەسانێکی زاڵم خوای گەورە بەو شێوە لە ناوی بردن لەبەر ئەوەی بەڕاستی لە ناوبردنی زاڵمان نیعمەتێکی گەورەیە لە بۆ عیباد و بیلاد لە ناوبردنی زاڵمان نیعمەتێکی گەورەیە هەم لە بۆ ئەو خاکە هەم لە بۆ ئەو خەڵکێکەوە لەسەر ئەو خاکەش دەژێن خوای گەورە ئەو خاکە پاک دەکاتەوە لە کەسانێکی پیس خوای گەورە ئەو بەندانەی کەوا ساڵحن نەجاتیاندا لە دەستی کەسانێکی پیسی مفسیدی زاڵم کەوا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک کە دەمری یان مستەریحە یان مستەراح منه کەسی ئیماندار کاتێک کەوا دەمری مستەریحە ئیسراحەت دەکا لە دەست ئێش و ئازارەکانی ژیان بەڵام کەسی خراپەکار کاتێک کەوا دەمری مستەراح منه بەخۆی قوڕی بەسەری دەبی لە بۆ سزای خوا دەڕوا بەڵام ئیستەراح منه العیباد والبلاد کەسی خراپەکار کە دەمری وڵات و هەروها بەندەکان کە لە وڵاتە دەژێن هەمووی ئیسلاحەت دەکەن کاتە لە ناوبردنی زاڵمان شایانی ئەوەیە کەوا خوا حەمدی لەسەر بکرێ سبحانه وتعالى لەسەر ئەوەی کەوا کەسانێکی زاڵم لە ناو دەباتن بەڵێ وەکو زمەخشەری دەڵێ والحمد لله رب العالمين دەفەرمی ئیذان بوجوب الحمد عند هلاك الظلمة دەفەرمەوە نیشانەیە یاخود خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە کەوا لە کاتێک کەوا زاڵمان خوای گەورە لە ناویان دەبات پێویستە حەمدی خوا بکەین سبحانه وتعالى وأنه من أجل النعم لنعمة هەر گەورەکانە أي فهو إخبار بمعنى الأمر تعليما للعباد كاتك كذا فرمي فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين أو إخباره وتخوي يقول في مرة الحمد لله رب العالمين لسروك وظال مكان لنا وبرد تعليما للعباد فير ما ذكر مجمل الحمد لله لسلنا وبردني ظالمان يتروكوا حديث يشيش لسر أو بابته كوالا سنة خوي يقول بوشي والتعامل قلبا كان ذاك إمام أحمد رحمة خوي لبي لعقبي كري عامر خوي قوري لي رازيبي دفن في صلى الله عليه وسلم دفرمي إذا رأيت الله يعطي العبد من الدنيا على معاصيه ما يحب أجديت رب العالمين ببنديك لبندكان دبخشيتن لوي كبي خوش بي دبخشي لقال أوش بردوام أرسل قناه تاوان
فإنما هو استدراج. بزانە ئەوە جڵەوشلکردنە لە ڕەب العالمین کە دیتت بەندەیەک لە بەندەکان بەردەوامە لە خراپەکاری خوای گەورەش ئەوەی ئەو دەوێت پێی دەبەخشی بزانە ئەوە جڵەوشلکردنە و نهایەتی نزیک بوویتەوە. أو زي بين صلى الله عليه فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون كأو آتان إما لخزمتي داينا وهل ولا حديث كجد فرمي إن الله لا يملي للظالم حتى إذا أخذه لم يفلت. خواهی گەورە جەڵاو شێر دەکا لە بۆ کەسانشی زان ناز و نیعمەت پێ دەبەخشی بەڵام کە گرتی تازە بەری نادە. خوا پەناماندا یا ڕەبی. ئیتر ئەوە سونەتی ڕەب العالمین لە تەعامل لەگەڵ بەندەکانی کەسانێک ئەگەر پند و ئامۆژگاری وەربگرن لە ئەتەکانی خوای گەورە ئەوە زۆر چاکە، ئەگەر نا لە قەدەری خوای گەورە زۆر چاکە، ئەگەر هەرنا لە نەتیجەدا بە تەئکید ڕوبەڕووی سزا دەبنەوەکەوە لە ڕەگ و ڕیشاڵەوە دەریان دەینی لە دنیا ولا قيامتش أشد العذاب تصاور عندك أخوة بنا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.